ئەم جەنگە جەنگێکی دینیە و ڕیشەکەشی بێگومانە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیسرائیل چەندین ساڵە خۆی بۆ ئەم جەنگە ئامادەکات و هەڕەشەی کردووە و ئێستاش ناتەنیاهۆ نەیشاردوێتەوە کە ئەمە جەنگێکی دینیە و چەندین سیناتۆری ئەمریکی پاڵپشتیەکەن کە ئەڵێن ئەمە جەنگێکی دینیە. بەڵام ئەگەر بین بڵین ئێمەمانان بڵێن جەنگێکی دینی نییە، بەڵام ئەمە بەڕای من تەحلیلێکی هەڵەیە. ئەم جەنگە بۆ بەردەوامی ئەبێت. بۆ یعنی ئەگەری بەردەوامی چییە؟ بەردەوامی ئەم جەنگە ئەگەرەکەی ئەوەیە کە ئێستا وڵاتی پاکستان و تورکیا و سعودیە و چەندین وڵاتی تر هەڵوێستی خۆیان لەگەڵ هەڵوێستی ئێرانە ڕێکخستووە و ئەڵێن ئێمە بۆ هەر جەنگێک پشتگیری ئێرانەکەین و لە پشت ئێرانەوەسین. و تەرەفی ئیسرائیلیش ئەمریکا شاردوتەوە کە هاوکاریانە بێ و چەندین وڵاتی تر وەک فەڕەنسا ئەڵمانیا ئەوانەکە وعدیان داوە لە حاڵەتی ئەم جەنگە گەر درێژەی هەبێ پشتگیری ئیسرائیل بکەن. ئەکرێت بڵێن ئەگەر ئەنجومەنی ئاسایش تەداخولێکی فەرمی بکات ئەم جەنگە ڕوو لە وەستانە. ئەگەر لە حاڵەتێکی شاکە ئیسرائیل ئامادە نەبێت بۆ ئەوەی کە مەرجەکانی ئەنجومەنی ئاسایش قبول کایان ئێران ئامادە نەبێت، گومانی تێدانە کە ئەم جەنگە بەردەوامە بێت و ئەوێ بە جەنگێکی نێودەوڵەتیان جەنگێکی هەرێمی کە عێراق و وڵاتانی خەلیجش ئەشێ ببن بە بەشێک لەم جەنگە، چکە بیرمان نەچێت ئێمە هاوسی ئێرانین و ئێرانیش هێزێکی زۆری هەیە لەم ناوچەیەدا. نابێت پێمان وابێت کە ئەگەر ئێران خۆی بەتەنیا لەم جەنگا بمێنێتەوە ڕێگە بە وڵاتانی چواردەوری بێبەش بن لەم جەنگە، بەتایبەت عێراق کە چەندین هاوپەیمانی ئێرانی تایە لە چەندین هێزی چەکدار، بەتایبەت لە یەمەن یان لە لوبنان یان لە چەندین وڵاتی تر. بۆیە ئەگەرەکانی درێژەدانی ئەم جەنگە ئەگەر ئەو وەڵامێکی کورتی بینەوە لە 150 بۆ 50 لە 150 ئەگەری وەسان هەیە، لە 150 ئەگەری بەردەوام بوون هەیە، چکە ناتوانانی پێشبینی ئەوەی بکەی بڵێ بەردەوام بێت تاوەکو ئەوەندە ڕۆژ، ناشتوانی بڵێ سبەینی ئەم جەنگە ئەوەسێت. تا ئەم کاتێک ئێمە قسەی تیاکەین لە تەرەفی هەردوو لاوە ئێستا ئێران مەوجێکی تازەی موشکی ڕەوانەی ئیسرائیل کردووە و تەبعاً وەکوەوەی کە معلوماتی تازەیە 250 موشکی ناوە بە قەوارەی ئیسرائیلیەوە. ئیسرائیلیش لە هەمان کاتا بەردەوامە لە ناردنی موشک بەرەو ئیسرائیل. بۆی ئەم جەنگە پێ ناچێت بە چەند ڕۆژی داهاتوو کۆتایی بێت و بوەستنێرێت. هەردوو لاش ئیدعایەوەکەن کە ئەشێت 20 ڕۆژ ئەکرێت مانگێک تا ئەوەکو نەبخەیانێت.